جۆرە باڵندەیەک هەیە ناوی بازە. باز دەتوانێت بۆ ماوەی 70 ساڵ بژی لەبەرەوەی مێشکیان زۆر بەهێزە. لە دوای 40 ساڵیەوە ئەبێت هەموو بازێک بڕیارێکی قورس بدات تا بەردەوام بێت لە ژیان. چونکە نینۆکەکانی تیژ و بەخۆت نەماون تا بتوانێت ڕاوی پێ بکە، دەنووکی قەوس و وشک ئەبێتەوە و پەڕەکانیشی ئەستور و قورس ئەبێت. بازەکە دوو هەڵبژاردەی لەبەردەستە، بمرێت یاخود بە قۆناغی گۆڕانکاریکی پڕ ئازارە بڕوات. گۆڕانکاریە پڕ ئازارەکەش ئەوەیە بچێتە سەر شاخێک و دەنووکی بکێشێت بە بەردی شاخەکەیە تا ئاشکێت. کاتێک دەنووکە کۆنەکەشکە هی تازە دروستە بێتەوە. بە دەنووکە تازەکەی نینۆکە کۆنەکانی یەک دەرئەهێنێت. نینۆکی تازەیەتە شوێنی. اینجا بازەکە هەموو پەڕەکانی دەرەهێنێت و پەڕی تازە دروستە بێت. ئەم گەشتە پڕازارە 150 ڕۆژی پێچێت. بەڵام لە دواییدا بازەکە ژیانێکی تازە دەست پێکاتەوە. کەواتە هەندێک جار پێویستە دەربچین لە کۆنی خۆمان بۆ ئەوەی ژیانێک و کەسایەتێکی باشتر و نوێ چاپکەین. سڵاوتان لەوێ ئازیزانم. ئەم شەو میوانێکی خۆشەویست، میوانێکی دەنگخۆش، میوانێک کە هەمیشە بە گۆرانەکانی زیاتر عاشق و عاشقی کوردستانە بین لە بەرەوەی خانمێکی دەنگخۆشی کوردی بە تامێکی کوردی گۆرانەکان ئەچڕێ. ئەویش خۆشەویست لەنجالیە. لەنجە خان بەخێر هاتیت. زۆر زۆر خۆش حاڵم کە ئەم شەو لەلای ئێمە میوانیت. دەستپێکی بەرنامەکەم قسەکردن بوو لەسەرەوەی کە چۆن مرۆڤ بتوانێت لە کۆنی خۆی بێتە دەرەوە ژیانێکی تازە دەست پێ بکاتەوە. تۆ لەگەڵ ئەم بۆ چوونەیە چیت هەیە؟ هەڵبەتە سەرەتا سوپاسی میواندارێکەکەتانەکەم. لە ڕاستیە پێم وایە هەڵبەتە ئەمە بە ئەزممویش من خۆم ئەمەم بینیوە. هەنێ جار و زۆرینەی جار مرۆڤ پێویستەکە بمرێ بۆ ئەوەی مەسەلەن دووبارە دەست پێ بکاتەوە. پێم وایە هەر ئەو بەس ئەوەی شێکە گێڕاتەوە هەر ئەوەیە هەنێ جارێنی ئەو شتانەی کە بڕوامان پێی هەیە کە پێی پەروەردەکراوین کە تێگەیشتوین لێ مەرجنیە ئەوانە تەواو بن. مەرجنی ئەوانە هەتا سەر ئێمە بەو شێوازە بیرکەینەوە یا کار بکەین. بۆیە هەنێ جاریش ئەمەندە پێویستمان بە گۆڕانکاریە پێویستەکە بمرین بۆەوەی بژینەوە. زۆر ڕاستە. هەن جاری واش هەیە ئەو کەسانەی کە زۆر نزیکە بنەوە لە نەخۆشیەک پێرپەنجە بێت یاخود هەر جۆرە نەخۆشیەک بێت کە وەکو تۆڵی پێویستی بەوەیە هەستەکەیت لە دوایە کە دەستەکەنەوە بە ژیان جۆرێکی تر ژیانەکەن. ئەمەژەوەیە کە ئەزانن ئەو شتانی کە قورس گرتویانە لە ژیانیانە پێویستی بەوە نیە بە قورسی بگریت. هەنێک جارێمە هەنێک شتی بچووک زۆر گەوراکەین پێویستی پێ نیە و بەپی تەمەنیش تەسەورەکەم مرۆڤەکان بیرکردنیان بگۆڕێت. ئێستا بیرکردنەوەی جەنابەت لە 20 ساڵیە و لەگەڵ ئێستا عەرز و ئاسمانی فەرقە. لاوانەیەگەر لەو کاتەیە شتێک زۆری کاری کرد بێت دڵت ئێستاوانیە خەیاڵتانەیە لەبەروی زۆرت بینیەوە لەو جۆرە کەسانە. لەنجە خان لەدایک بوو چ شارێکی؟ من لە ڕاستیا لە سلێمانی لەدایک بووم لە سلێمانی. بەڵێ یادەوەرەکانی مناڵی دوای لێ کردویت کە عاشقی گۆرانی بیت گۆرانی وتم بیت یا خۆت خولیایەک بوو لە مناڵیەوە لە توێە هەبوو؟ بەڵێ ڕاستی ئەکرێ هەردووکیان بۆ بێ. ئەکرێت مەسەلەن من هەر لە مناڵێەوە پێم خۆش بۆ بێ حەزم لە گۆرانی بوو بێ و مثلا کاریگەری گوێگرتن لە مۆسیقا کاریگەری ژیان مەسەلەن جاری وا هەیە. من پێم وایە هیچ کەسێکی ئاسایی تالەنت و هونەریتیان ناخڵقێ. زۆر ڕاستە کە ئەڵێم ئاسایی بەمانای ئەوەی کەسێک کە ژیانی باش بێ و ژیانی خۆش بێ و پەروەردەیەکی تەندروستی هەبوو بێ. پێم وایە ئەمە بۆ چوونی خۆمە پێم وایە پێویستی نییە مەسەلەن دەرکەوێ. شاید من کاریگەری مناڵی بوو بێ و باگراوندی من با بڵێم پێشینەی من هەردوو خێزانەکەی دایکیشم و باوکیشم بەهۆی کوردایەتی و بەهۆی دەردەسەری زۆریان بینیوە. دایکم هەڵە بچەیە باوکم گەرمیانێ بخۆی هەردوو ناوەکە زۆری پێڵێ.
ئەمانش مەسەلەن کۆ بێتەوە مەسەلەن لە پەروەردەی دایکما لە پەروەردەی باوکما پاشانیش منیش پەروەردەی دەستی ئەوان بۆ مێنی ئەکرێ هەردوو هۆکارەکە بوو کەسیان دەنگیان خۆش بوو بدایک و باوکت لەعنی لە کەسێکەوە ئەم دەنگ خۆشیێت بۆ ماوەتەوە بەڵێ دایکم دەنگی خراپ نەبوو دایکم هەمیشە گۆرانی وت لە بەرخۆیەوە بەڵام هەردووکیان مۆسیقا دۆست بوون ینی هەردووکیان بەردەوام گویان لە گۆرانی ئەگەر من لە یادمە کە زۆر مناڵ بووم ڕەنگە 3 بۆ 4 ساڵ تەمەنم بوو بێ هەمیشە لە باوش باوکماکە خەوم لێکەوت بە مۆسیقاوە خەومان لێکم سەیۆم کاتەوە گوێی لە گۆرانی عەرەبیە گرتووەمانە دایکم هەمیشە ئیشێک کرد ئیشی ناو ماڵی بکردایە بە هەر شوێنێکا بڕۆشتی نایە گوێی لە مۆسیقا گریان بەردەوام گویان لە گۆرانیە کرد هەستەکەی ئەو زەمانەی کە هەمومان بیرمانە ناڵی خۆمان کە ئەو زەمانە هوەر قیمەتێکی تری هەبوو گۆرانی قیمەتێکی تری هەبوو ئەوەی کە تۆ یڵیت بە بەردەوام مەسەلەن ئاگاداربی کە باوکت بەیانیان گوێی لەواگرنی و ڕەنگوێی لەواگر شوان ئێخستەوە سەر ئەوە ڕادیۆکە سەکەی و کاتە قیمەتی گۆرانی و هوەر بە گشتی زیاتر بوو وەک لە ئێستا بەڵێ من پێم وایە وەکو وشەی قیمەت نازانم ئەگەر تەواو بێ بەکاری بێنین قورسایی بەڵێ شاید ئەو وەختە لەوانەیە زۆرتر بوو بێ بەڵام من پێم وایە لەوە گرنگتر خەڵک بە ئاگاتر بوو لە هەنێ ڕۆوە بە ئاگاتر بوو مەسەلەن بۆ نمونە کاتی داناگوێ لە گۆرانیە گرت ئەم فەوزایە و ئەم ژاوەژاوە ئێستا نەبوو ئێستا ئێمە هەر بە کەمیە توانین لەگەڵ خۆشمان نابی نەزانی زۆر ڕاستە ئەو کاتەوان نەبوو مەسەلەن ڕادیۆیەکە بۆ باوکم خستە سەر گۆرانەیەکی خستە سەر ڕادیۆیەکی تر بە گۆرانیەکەەوە خەوتین تا بەیانی مەسەڵەن وەختی هەبوو بۆی گوێ بگرێ بەڵێ هەڵبەتە کۆڵەتی گوێگرتن کۆڵەتی خواردن کۆڵەتی بیستن ئەمانە هەمووی جیاوازی زۆر بوو لە چاو ئێستا ینی ڕەنگە هەر بەراود نەکرێ زانی ئەگەر بیری لێ بکەیتەوە زۆر ڕاستە لەو گۆرانی عەرەبیانەی کە باوکت گێلی ئەگەر ئایا کەلسوم بێ یاخود فەیروز بێت یاخود شتێک هیچ شتێکیان هەیە کە هەمیشە لە زاکیرەتە بتوانیت ئەزانم پێشتر باسیشمان کرد کە جەنابێت نەبێ بە قسە باوەکە کەمێک ناساغا بەڵام پێم خۆش ئەگەر هیچ گۆرانێکی عەرەبی ئەزانیت لەوانە بتوانیت ئێستا تۆزێکیمان بۆ بڵیت فەیروز بێ کەلسوم بێت بەڵێ هەڵبەتە گۆرانی عەرەبی زۆر باشە زانم من بەڵێ بەڵام بەڕاستی دەنگم ئەم پەتایم کردەوە ئێستش هەر بە دەنگ نەخۆش لە برۆ باواز لە گۆرانیەکە بێنین بەڵام یەکێک لەو گۆرانیانەی کە هەمیشە لە زەهن مایە با بڵێن لە گوێمایە لە کە باوکم گوێی لێ کرد گۆرانی هین بوو مادە حەناوی بەڵێ گۆرانێکی هەبوو کانی ئەمەکان بەڵێ زۆر سەیرە کەچی بە درێژایی ژیانیش من لەمانای ئەو گۆرانیە تێگەشتم ینی چیرۆکی ئەو گۆرانیە خۆم چیرۆکێکە بەڵێ چیرۆکێکە خۆشم بینیم یانی زۆر سیر بوو لەوە یەکێک بوو لە گۆرانەکان باوکم گوێی لە کەلسومیش زۆرە گرت زۆر ڕاستە بەڵێ وەڵایان زانم و هەمووشی ئێستا حەسکی خەیناکە تێگەین کە جەنابە نەخۆشی هەموو گۆرانی تاڵەمەکان بڕوا بکە دەنگم بە کەڵکی ئەوە نایانی خۆ ئێستا بۆ قسەکردنیش هەنێک زۆر لە خۆمەکەم ئەگینا بەسەر چاو لە کۆتایە من ئیشم گۆرانی و چناگەر گۆرانی کێشەکەمان لە گۆرانی کێشەکە لەوەیە کە من بەڕاستی عاشقی دەنگ بەڕاستی یەکێکی لەو خانمانی کە زۆر دەنگت تایبەتە لە ناو خانمانی کووردا هەمیشە ئەو دەنگە بەقوەتی کە بتوانێت گۆرانی مام لێ ئەم گۆرانە قورسانە بڵێتەوە بەڕاستی ئەمە جێی شانازیە هەر دەنگت خۆش بێت زۆر چۆن ئەو چیرۆکی کە ئەڵێ نزیکە لە ژیانی خۆمەوە ئەو گۆرانێت چۆن مەبەست لە چ ڕوویەکەوە ینی چیرۆکی گۆرانەکە باز لە چی ئەکات ئۆکەی من ئەزانم بەس بینەران نازانن چیرۆکەکە باز لە چ شتێکی تۆ نزیکە بەڵێ هەڵبەتە نەک من پێم وایە هەر یەک لە ئێمە ئەگەر دانیشین بیر لە ژیان و بەسەرهاتەکان بکەینەوە ئەوەی کە لە مێشکمانە بۆ ئەوەی لە بەرنامە و پلانمانە بووە هەرگیزە شتانە نەبووە کە بینی ومانە چاوەڕێمان کردەوە و هەمیشەش بەپێی زەمن نەزام زەمەنی ئێمە وایە یان زەمن هەروە بووە ئەو کەسانەی کە لە ژیان تایە ئەو هیوایانەی کە هاتە ئەو شتانە هیچی وەکو خۆی نامێنێ مەسەلەن تۆ
بۆ نمونە من هەرزوو باوکم لە ژیانمانە نەما ینی و کەسانی تری زۆریش لە ژیانمانەمانێنی ئەو پێکەوە بوونە ئەو خۆشەویستیە ئەو کاتانە هەمووی هینن هەمووی ئەوها خێراڕوا بەڕاستی ڕەنگە هەر ئەوە بێ بەگشتی و لە ژیانی هەرێک لە ئێمەشە ئەمانە ڕوویابێ بۆ کچ زۆر قورسە لە دەزانی باوکی کە زوو لە ژیانە نەمێنێت ئەمە تەسیرەکاتە سەری کە هەمیشە ئەگەڕێ بە دوای ڕنگ و بۆنی باوکە ئەمە لە توێ ڕنگانەوەی هەبوو چونکە من خۆشم لە تەمەنێکی زۆر ناڵێ باوکم لە دەستداوە هەمیشە ئەو بەتاڵیە هەیە لە دڵە لای تۆش ئەمە عینەن شت بوو لە سەداسەت کێشەکە ئەوەیە کە مەسەلەن باوک گرنگترین هەمیشە هاوڕێیەکم هەیە ئەڵێن ڕەگی داری ژیانە کاتێک کە ئەو ڕەگە نەبوو ئیتر بە هەر هۆکارێ بێ جاری وا هەیە مردنە جاری وا هەیە جابوونە جاری وایە کەسایەتی ئینسانەکەی خەڵکێ ناتوانێت باوک بێ کە ئەوە نەبوو مەعادلەی ژیان زۆرە گۆڕێ کێشش ئەوەیە مەسەلەن بۆ کچ هەمیشە مەسەلەیەک هەیە لە سایکۆلۆجی ئەڵێ مناڵ یا ڕائەکا لە ماڵ یا ئەگەڕێت بۆ ماڵەوە ینی یا لە ماڵەوەی ڕائەکە یا ئەگەڕێ ماڵەوە دروستکاتەوە دووبارە من پێم وایە کچ هەمیشە ئەگەڕێ بۆ باوکی و ئەو باوکەش دروستەکاتەوە کە هەی بۆ یان با بڵێن ئەو پەروەردەیە ئەو ئێمەجە ئەو ڕسمەی کە پێی دراوە بەڵێ بەداخەوە ڕەنگە کاریگەری زۆری هەبووێ لە ژیانی منایانی بە شێوەیە ڕەنگە مانوش بوو بێتم لەوە هیچ کاتێکە بۆ دۆزی بێتەوە ئەو کەسی کە نزیکە لە باوکتەوە من هەمیشە لەو کەسانێک کە لە ژیان مابوون کۆپی باوکم بوون هەمیشە ئەکە ئاڵم کۆپی باوکم بوون مەرج نییە شتە باشەکانی باوکم ڕەنگە هەموو ئەو ڕفتارانەی کە لە باوکمە هەبووە هەمیشە لە بەرامبەرەکەیە کە ڕێگەزی بەرامبەر من خۆشم ویستۆیان ویستومە ژیانی لەگەڵ دروستکەم هەمیشە کۆپی باوکم بووە ئەو پێشم نەزانیوە لەو کاتەیە ئێستا کە بیری لێ ئەەکەمەڵم چۆن هەمووی مین کردووە هێناوەتەوە ژیانم لە بەرە قسەکەی جەنابتە وایە ئەو فەراغەیە و ترەگەڕی پڕیکەیتەوە کێشەکەوەیە پڕیش نابێتەوە زۆر ڕاستە بۆچی من هەستەکەم ئازارێک هەیە هەمیشە لە دڵتا کە قسە ئەەکەیت کە گۆرانی ئەڵیت کە باسی ژیانکردنەکەیت کە باسی هەر شتێک ئەەکەیت ئازارێک هەیە لە دڵتا ئەتوانیم زانین ئەو ئازارە چییە کە دڵی تۆ بەجێ ناهێڵێ وەڵا چریکە گیان ئازار زۆرە زانی ڕەنگە ئەم شتە بۆ جەنابیشت هەروە بێ من خۆم هەر لەوەتەی فامم کردوتەوە نازان بڵم خۆشبەختانە یا بەدبەختانە ئینسانێکم هەست زۆرەکەم ڕەنگە ئەو شتێک کە کەم کاریگەری لەسەر مرۆڤێکی تر هەبێ سەر من زۆر زیاتر هەیەتی ئەوە ژیانیشم لێرە ئاڵم خۆشبەختانە ئەمەنە ئەزمموی تایە ئەمەنە شتی جیاواز و بەرز و نەزمم بینیوە هینی کردومێنی حساسی پێڵێن هەستیارن لە ڕوویەکەوە زۆر هەستیاری کردوم مەسەلەن شتی زۆر جوان و گەورم لە دەستاوە کە بە وشە ناتوانم تۆ تێگەیەنم ناتوانم کەس تێگەی شتی زۆر جوانیشم بەدەست هێناوە لەبەرەوە بەڵام ئازارێک کە هەرگیز لە دڵم دەرناچێ بۆ شاهی خوشکەکەمە خوشکێکێکە لە شتە سەیرەکانی ژیان ئەوەی کرد تا خوشکی نەبێت نازانێ بەڕاستی هیچ پێوان خۆش نیە دڵتەنگ بیت بەڵام ئەپێ بینەر بزانێت کە هونەرمەند شەرت نییە مەسەلەن ئەو ژیانە خۆشە سەیر و سەمەری هەبێت کە بینەردانیشە بە دیاری و گوێی لێگریا سێریەکە نەخێر ئەو بە بۆچوونی من ئێستا تۆ جەناب بوتە هەستیارم منیش بە هەمان شێوە زۆر هەستیارم و دایم و کەسانی زۆر هەستیارن بە ڕووکەش کەسێکی بەقوە دەرئەکەون هەز ناکەن
جارێ پێدەڵەن تۆ دڵ ڕقە تۆ نازانشی نەخێر لە ناخە هەستیاری بۆیە هوەرەکە ئەتوانی ئەوە بە جوانی بکەیت بۆیە کە گوێ لە تۆ ئەگرین ئەحساسە جوانەکەی ناو دڵ ئەگا بە ئێمە ئەو هەستیاریە وای لێ کردووە کە خۆشتر و خۆشتر گۆرانەکان بچڕیت تۆ هەستەکەیت ئەوش پاڵنەری ئەو ڕاستە ئازارێکە لە دڵتا بەڵام لەوانەیە لە عینەن کاتیشە دەستی گرتبێتی و زیاتر هێنابیتێ پێشەوە هەست بۆ کردووە بەڵێ لە سەداسەد لە سەداسەد پێم وایە نەکرد لە وچنی گۆرانیەکانمە تەنانەت لە قسەکردنێکیشا لەگەڵ کە کەسی بەرامبەرایکەم هەمیشە و هەستە وەرەگرم لە بەرامبەرەکە کە هەستەکە هەستی پێیەکەم ینی جاری وایە زۆریش قسە ناکەی ینی بەڵام بەدڵنیایی ئێستا من ئەگەر یەک تۆن گۆرانی بڵێم هەموو ئەو خۆشی و ئازارانەی تایەوە خوشکەکەشم لە هەموو ڕستەیەک مایە لە هەموو بینینێک مایە چونکە پرۆسێسی لە دەزانی کەسێ لە ژیانتا مەرج نییە بە مردنیش بێت چونکە با ئەمە شتەکان بچووک نەکەینەوە بەڵام مردنی تر هینەکەیەتی یعنی تر قورسترینە ئايات لەو سەقفەیەکەی تر مرۆڤ ناتوانێ هینیکە ئەمە پرۆسێسێکی زۆر دوور و درێژە کە خەڵک تێ ناگا لەمە بە چەنەها ساڵتەوێ هەتا مێشکە ئەو حاڵەتە پرۆسێسکە مەسەلەن قبوڵی کاکە ئەو ئینسانە وجودی نەماوە لێرە بۆشایت بۆ دروستەکە گەورەترتەکە عاقڵترتەکە بە سەبرترتەکە ینی سەیرە ئەمە مناقەشەی زۆر هەڵەگرێ بەڵام بەڵێ لە هەموو شتێکدا کە ڕنگانەوەی هەیە لە سەداسەد زۆر ڕاستە ڕۆحی شاد بێت قوربانت لە چاوپێکەوتنێکە لەگەڵ کاکسیروان سیروان جەمال هونەرمەندی خۆشەویست ئەویش کوڕەکەی لە دەستداوە قسەیەکی زۆر جوانی و دوتی من دڵم دایم دوو بەشە لە تێکی ئەوە و ئەمیتریش گیانی پێەکەم خەڵکەم بینێ ئیشەکە مەسەلەن تۆ ئەبینێ ئیشەکات مەرج نییە کە کەسێکت لە دەستدا تەواو تۆشتر لە ژیان بۆستی نەخێر لە ژیان بەردەوامیت بەڵام ئەوەی پارچەیەکت دایم لەگەڵ ئەو کەسایە بیرەلایەتی هزرلایەتی ئەڵێ گەرێستا بمایە لەگەڵ ما بواە وام ئەکرد ئەوە مەکرد بە هیوای ئەوەی کە هیچ ئەزیزێکی تر لە دەستنیت خات و لەنجێکیان با بڕێنە دنیای هوەر و گۆرانیت بەرهەمت زۆر کەمە لەم ماوەی ئەخیرە هۆکارەکە چییە؟ وەڵا ڕاستی هۆکار زۆرە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان من پێم وایە مەرج نییە مرۆڤ بەردەوام بەرهەمی هەبێ بەردەوام دەرکەوێ بەردەوام ئیش بکات جاری وایە پێویست ناکە ینی جاری وایە پێویست ناکە ئەوەی من تۆزێ زیاتر لەوە ڕۆشتویانی زۆرە لە زۆرەکان بۆچە تەمەڵی نیە هەڵبەتە من خۆمەزانم بەڵام کردنی هوەر ئاسان نییە ینی بە تایبەتی بۆ ئەو کەسانەی وەکو من بیرکردنەوەی وەکو منیان هەیە ئەو گۆرانیانە هەڵەبژێرن کە من هەڵم بژاردووە نیەتی منیان هەیە چونکە لە کۆتاییسە من نیەتم خزمەتی فەرهەنگ و کولتوری خۆمە هەڵبەتە خزمەتکردنی خۆشمە ئێستش تۆزێ ئەمە زەحمەتە ینی بەردەوام بوون چکە مادیەن قورسە معنەویەن قورسە ینی لە ڕۆی فیزیکەوە قورسە ئەمانش کاریگەری خۆی هەیە مەسەن تۆ تا شوێنێکە توانی ئەو هەموو ئازیەتە بکێشی بە گیرفانی خۆت بە کاتی خۆت بە ژیانی خۆت ئەوانەی هونەرمەندن بەڕاستی قوربانی زۆرەیە ینی قوربانی زۆرەیە قوربانی بە ژیانی تایبەتیت قوربانی بە مناڵەکانت قوربانی بە کەس و کارت بە هاوڕێیەتیت بە مادی گیانی مادیت مەسەلەن ئەمانە هەمووی هینێک قورسەکە مەسەلەن قورسایەک لەسەر تۆ دروستەکە لە کۆتاییشە تۆ گۆشت و خوێنی یعنی دوا هەوڵی خۆتەیەیت و جاری واشەیە هەر ئەوەندەت پێکرێت کە هەیە ئەفەت ناخۆی کاتێک هونەرمەندێکی ئەوروپی بینیت کۆمپانیایەک هەیە کە پشتگیریەتی حەفلاتی بۆ ڕێکەخە گۆرانی بۆ
تازەی بۆ ئەکڕێتەوە ئەوە ئەوەکە هەستەکەی ئێمە چەند ساڵی ترمان ماوە بگەینە ئەو مەرحەلەیە؟ ڕاستی ڕەنگە تۆش وەکو هونەرمەندێک لەمە زۆر تێ بگەی هەستەکەم ئێستا خەریکە لەو مەرحەلە نامێنم خەفەت بخۆم چونکە ئەمانە خەفەتم لە خواردووە. چریکەخان هەستەکەم ئێمە جمهور خیانەتمان لێکە پێش هەموو کەسێ جمهور فانەکانمان خیانەتمان لێکن چونکە جمهوری ئێمە لەگەڵ جمهوری هەر نەتەوەیەکی تر هەر تەنیشتمان کە ئێران و تورکیایە ئەوە مێژوو فەرهەنگیاوان زۆر لە ئێمە تازەترە ئێمە جمهورەکانمان زۆر خیانەتمان لێکن چونکە لە ئەساسە ئەوان سەپۆرتمان ناکەن وانە ڕاست مثلەن سەپۆرتمان ناکەن کە سەپۆرتیشە ناکەن تۆ بەراورد بە هەر هونەرمەندێکی وڵاتێکی تر یعنی زۆر جیاوازیت هەیە ینی هونەرمەندی وڵاتێکی تر خۆ دەزانی کە خەڵکیش ئێسازانە ئێستا هەموو کەس مۆبایڵێکی پێ و دنیا بینێ لە مۆبایڵەکەیەوە مثلەن مادیەن مانەویەن ڕێزی تایبەتی هەیە مثلەن کۆمپانیای پرۆدەکشنی هەیە چوزانم بە هەزارها کۆمپانیا هەیە مەمنونە کاری لەگەڵ بکە ئێمە شەبێ بڕۆین لە دەرگای ئەو بێت بڵێن خوازانی چی یارمەتیمان بە چکەی تر من خۆم پێم ناکرێم هەموو پارەیە سەرفکەم لە ئیشەکانمە ئەتوانی یارمەتی بەیانی ئێمە هێشتا لە مەرحەلەی سوالکرد ناین بۆ هونەر ئیتر لەوە خراپتر چیتر هەیە بۆ هونەرمەند بۆ ڕاستە ئێمە مەسەلەن جمهوریەکە بینی باوەشت پێیاکە دەستخوشیت لەیەکە ئەڵێ من لەگەڵ گۆرانیەکانی تۆیا من لەگەڵ فیلمەکەی تۆیا بەرحاڵ ئەو یادگاریم هەیە ئەو نەخۆش بۆ ئەمە هەستێکی خۆشە ئەمە بەراورد ناکرێ بە هیچ شتێکی تر ئەمە زۆر تایبەتە بۆ خۆمان بەڵام ئەمە بەس نییە ئەمە بەس نییە زۆر ڕاستە زۆرمان ماوە بەراورد ناکرێت هەموو کلیپ و دەرکەوتنەکانت بەجلی کوردیەوەیە هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوەیە ئایا ئەڵی بە دوور بم لە مەشاکیلی کۆمنتی ناخۆش لەسەر جلەکانم یاخۆت حەزت بە پۆشینی جلی کوردی هەیە لە ڕاستیە ئەگەر من تۆزێک زیادە ڕەوی نەکەم لەم قسەیەمە کاتێککە من گۆرانی وت خەڵک حەزی لە جلی کوردی نەبوو زانی جلی کوردی بەهیندانرا ینی ثقافەت نەبوو زۆر من خۆم پەیامم هەبوو لەوەیە یەکێک لە پەیامەکانمەوە بوو پێم خۆش بوو جلی کوردی هینێکی بینەوە ینی بەهایەکی پێبینەوە لە بەرەوەی لە کۆتایە ئەوە کللتور و بەڵێ هی ئێمەیە ئەوە یەکەم هۆکار بوو پاشانیش گۆرانیەکانی من کللتورین بۆی ئەوێت بەڵێ هەر پێکەوە تەنسیقی جوانترە و باشترە شتێکی تریشی پێ بڵم جلی کوردی زۆر خۆشە زانی ئەو کێشانەی کە تووشی ئافرە دەبێ لە جلی تراحەتە بڵێ ئیسراحەتە فەراحە ڕەنگی زۆر جوانی تایە بری قوباقە و هەموو ڕەنگ هاڵاواڵایە ئەنیسان سەری جلی کوردەکان دڵەیەکرێتەوە ئەی هەموو شێوەکان جلە کوردەکان پۆزیتیڤترە ینی حەزی خۆتە بەڵێ هیچ جلی کوردیەکە هەیە مەسەلەن هەڵەگرت بێت هی مناڵیت یاخۆت کراسێک یا هەر شتێک وەڵی سریکەیان داون کراسێکم هەیە بە حەو ساڵی لە بەرم کوورە تا ئێساش کراسەکەم هەڵگرت شانسە هەیە تۆ شانسە هەیە ئێمە ئەوەنە وڵاتمان کردووە ینی تەسەوەر ناکەی چەند ناجێگیر بووین ینی هەموو شاڵم وەکوین وەکو کۆچینیان پێڵەن کۆچەریەکان ئێمە وەکو کۆچەری وابووین بەداخەوایانی جاری وایە ئێساهانێ ڕسم و شتیش هەیە نەمان ماوە ینی ناوەڵا نەمماوە اینجا من بڕوان بە شتێکیش هەیە هەڵبەتە هی مناڵیەکان نامناڵەکان هەبووایە پێم خۆش بوو بەڵام بوون منە لە 15 ساڵی ڕابردووە کە من ئیشم کردووە هەمیشە بڕوام بەوە هەیە کە شتێک بەکاری نەهێنی بێ بەیەکێکی تر زۆر ڕاست ینی حەزم لەوە نیە هەر شت کۆکەمەوە ناەم ئەوەی کە خۆم نامەوێ ئەم بە کەسێکی تر لەبەرۆ ئێستا تازە دیسان جلم دروست کردوتەوە خەریکی کۆلێکشنێکم دروستیانەکەمەوە
بگەڕێنەوە ئەو شوێنەی کە لەوانەیە هەنێک لە بینەرانە زانن چەند مناڵت هەیە لە ئەنجەخان؟ واللهی بڵێم چی من دوو مناڵم هەیە. پانەی بڕێ. دوو مناڵم هەیە. کوڕ و کچ یا؟ بەڵێ شکر کوڕێک و کچێک. پانەی بڕێ. من خۆم مناڵەکەم هەیە بەرەوە من نازام ئەو شتە چۆنە ئاوە خۆشەویستەکان بە قەدەریەکە یاخود تۆزێک جیاوازی هەیە لە بینی مناڵە. ڕاستی خۆت دایکی مەسلەی دایکایەتی زۆر زۆر تایبەتە. من خۆم هەتا خۆم مناڵم نەبوو لەو ئەحساسە باش تێ ناگەیشتم. ناکرێ بڵێ هیچ جیاوازێک هەیە، بەڵام تۆ بپەی چەمەن مناڵێکت زۆرتر لەگەڵتا، ینی یادگاری زۆرترە. مناڵە گەورەکەت کە نزیکە لە بڵێ ئێستا من کوڕە گەورەکەم ینی هەر ناتوانم زۆر شتەکان بەراوردکەم بەڕاستی، چونکە هەردووکیانم بە یەکسانی خۆشەوێ بەڵام بە شێوەی جیاواز. کەسیان بڕیارە ناوە ڕێگەی تۆ بژێرن دەنگیان خۆشە ئایا ڕێنمایی تۆ چیە بۆوان؟ وەڵاهی بەڵام خۆشبەختانە نا حەز ناکەم کچەکەم لە ئێستاەوە خۆی باە و مایکی گرێوە دەسێ و لەوە چێ کچەکەم حەزی لێبێ. چەند ساڵە کچەکەت؟ تەمەنی 2 ساڵ و نیوە خەریکە پێ بە 3 ساڵ. کوڕەکەشم ماوەیە حەزیم کوڕەکەم ئاکتەرێکی باشە، ینی کە مناڵ بوو زۆر حەزی لێ بوو مثلەن خۆی پرۆدەکشنێکی بچووکی دانابوو لە ماڵەوە ئیشی لەسەرە کرد، بەس ئێستا زۆری نییە زۆر هەستەکە ئەگۆڕێت حەزەکانیان ئەگۆڕێت لە فتری هەرزەکاریە. یعنی کەسیان دەنگیان خۆش نییە؟ ناهەز ناکەم جارە نازانم ینی خۆشتانە ئەشگۆڕە. ئێستا دەنگ خۆشی ژوای لە هاتۆ ماوەیەکی ترەکرێر کەس بێ بە گۆرانی بێزە بووە ئێستا زۆر بە ئاسانی ینی مەرج نییە دەنگ خۆش بێ بۆی ببێ بە گۆرانی بێش. هەموو کەسێک دەتوانێت سەر بە کۆمپیوتەرەکەی دانیشە گۆرانی وکریا بەس کەم کەس هەیە بتوانێت ڕاستە خۆ بەرامبەر بینەرەکەی گۆرانی بڵێ. لەنجەخان لەم جی لە تازایی کە دەستیان کردو بە گۆرانی گەنجانی کە دەستیان پێ کردووە کەسێک هەیە دەنگیت لا تایبەت بێت؟ بەڵێ وڵا کوڕ و کچەکان مەسەلەن مەرج نییە زۆر مەشهور بێ لەوانێ جاری وایە تۆ گوێت لە دەنگی کەسێک بوو بێ. بەڵێ وەڵا ڕاستیەکەی زۆرە نەوانەی کە من حەز لە دەنگیانەکەم. بۆ نمونە ئێستا میران دەنگی میرانم پێ خۆشە. کوڕە ناوی چی بوو ناکەیم لەبیر چۆ وڵا دەنگ خۆش زۆر زۆرن گێشیان لێگرم دەنگ خۆش زۆرن ڕاستی لەم ڕاتچێ لەگەڵ لایڤ میوزیک. لایڤ میوزیک زۆر باشە زۆر باشە بۆ ناگەر هەر کەس حەزی لێ و هەر کەسێک ئیشێکی باشە، بەڵام من یەک شتم پێ خۆش نییە ئەمە ڕێی منە شاید جۆری گۆرانی وچنی منیش کاریگەری لەسەرەوە بێ. من ئەوەی کە پێم ناخۆشە ئەوەیە کە گۆرانی بڵێیت و خەڵک نان بخوا و تەقی کەوچ و قابێت وێنی زایکی گۆرانی وتن هیچی لە قسەکردن کەمتر نییە. هیچ کەسێ پێی خۆش نییە قسە بۆ بەرامبەرەکەی بکە و بەرامبەرەکەشی ڕووبکە بۆ دیوا بڵێ قسە لەگەڵێکی کترا بکە، ینی هەر ئەوەیە جا لەبەرەوە توزێ ئەوە لایڤ میوزیک ئەوەی ناخۆشە بۆ من ینی ئەگەر زۆربەی کات بینی ومە جاروای لایڤ میوزیکیش نەبووە مەسەلەن لە شوێنێکا کەسی گۆرانی وتووە یاخود کۆبوونێکی و نەرمەندانە. زۆر سێرم لەو کەسانەیەت کە گۆرانی بێژەکە گۆرانی ئەڵێ و ئەم لە ملاوە قسە ئاکات یا نانەخوایە هەر شتێکەکە ڕێزگرتن لەو کەسی کە گۆرانیەکەڵێ وەکو تۆش ئاماژت پێکرد بەقەدر ئەوە ڕێزگرتنە کە کەسەکە بێت تەوقەیەکە لەگەڵ کاوتۆ دەستی بۆ نەهێنی یا مەسەلەن بە هەمان شێوە لەبەرەوە خۆشبەختانە ئەبینم کە مەسەلەن هەنێک کات کە گۆرانی بێژەکان دەستەکەم بە گۆرانی لایڤ میوزیکە خەڵکەکەی گوێی لێگرێت لەگەڵێڵێتەوە ئەمە جێی دڵخۆشیانی بینەرەکە کە ڕۆشتۆ بۆ بیسەرەکە کە ڕۆشتۆ بۆ گۆرانی بێژەکە ڕۆشتووە. ئەو شوێنەی کە مەسەلەن دڵت پێکرێتەوە لە سلێمانیەکە ئەگەڕیتەوە یەکەم شوێن کوێیە؟ مەسەلەن شوێنێک هەیە تایبەتە لەلاو؟ ڕاستی ئەگە بڵێم شوێنێک بە تایبەت نا، بەڵام من هەر حەزم لە ئاسیایە بە تایبەتی ناوڕاست یعنی شەرقی ئەوسەد میدڵ ئیست کە
کە تیارەکە هینەکە گۆڕێها مەسەلەن هەستەکەی ئەو جوگرافیایە بەجێ هێڵەیەتە ناو جوگرافیای شەرقەوە یا بڵێن ڕۆژ هەڵاتەوە هەستێکی زۆر سەیرم هەیە مەسەلەن من حەزم لە دوێنێ پێرە لە گەرمیان بووم باشە یعنی لەو دەشت و گەرمتر بوو لە ئێرە مەسەلەن هەستێکی زۆر سیرمێ زۆر پێم خۆشە ینی جەوی کوردستانم هەمووی پێخۆشە با بڵێن جەوی شەرقم هەمووی پێخۆشە سلێمانیش شوێنی زۆرتیایە کە پێم خۆشە هەولێریش هەرتیایەتی ینی شوێنێکی هینم نییە تایبەتم نییە خواردنگەیەکەوە جاری وایە ماڵێکە ئەمە بەستم لەو شتانە بوو بەس جەنابەت هینێکی نیە بڕیارە نەیەوە بە یەکجاری بگەڕێیتەوە کوردستان وەڵا بەرەوەڵا لە مێشکمە ئیشی لەسەرەکەم چ شتێک مەسەلەن وا لە کەسێکە کات بە یەکجاریت ئایا قەرەباڵغی و خزم کە سوکارە و هاوڕێکانە یاخود ژیانکردنەکەیە بەگشتی بەڵە هەڵبەتە هۆکاری یەکەم کە سوکار و قەرەباڵغی و جۆری ژیان و جۆری بیرکردنەوە ئەمانە هەمووی زۆر گرنگە زانی ینی ئەمە ژیانێکی زۆر کورتمان هەیە لێرە ینی ئەو ژیانە تۆ مەسەلەن بۆ شێوەیە نەبێ کە خۆت پێت خۆشە ینی هیچ پاشانیش مەسەلەن کە تۆ هونەرمەندە بێ لە شوێن و ڕێی خۆیان بێ بەڕاستی ئێستا ئەگەر نامن لەوێ ژیانم هینە ینی کەمفتەبڵە ینی ئیسراحەتە ینی هەموو شتێک لەوێ ئیسراحەترە بەڵام ئەوەی کە لێرە هەیە مەسەلەن هاوڕێی چاکە کۆمەڵگەکەتە ئەگەر ناکە سوکارم هەیە من لەوێ بەڵام ئەو وڵاتانە و نە سارد و سڕاکە ئەڵێم سارد و سەر هەل لە ڕووی کەشوهەوا ناڵێم لە ڕووی سیستەم و ژیانەوە ینی هەموو سلێمانی بەرە لە لەندەنا کە سوکاری تۆ بێ هیچ نامێنێ لە بەرەوەی ئیتر هەمووی هێوا شێواش سار دەبێت لێرە و گەرم و کوڕێ هەیە پاشانیش تۆ مەسەلەن لێرە ئەتوانەی خزمەتکەی ینی ئەوە لە هەمووی گرنگترە بە بۆچوونی تۆ چی بکەین بۆی کە هونەر لەو قەیرانی ئێستا ڕزگار بکەین ڕاستی شت زۆرە کە ئەتوانین بیکەین یا ئابێ بیکەین یەکەم شت ئێستا حاڵەتێک هەیە کە زۆر خەتەرە ینی زۆر ترسناکە ئەویش ئەوەیە کە مەسەلەی هونەر و مەسایلەکانی ترجاکەینەوە چونکە ئێستا هەمووی تێکەڵ بوو هەموو کەس ئەوێ مەشهور بێ هەموو کەس دەرکەوتو هەموو کەس فەیمەسە ئەمە ئەبێ جاکەینەوە مەسەلەن هونەر شتێکی ترە هونەر کلتورە هونەر سیاسەتە هونەر هەموو شتێکە زانی جوولەکەکان لە ڕێی هونەرەوە هەموو عالەمیان تێگەیان کە چیان بەسەر هاتووە هەموو عالەم هاودەردە لەگەڵیان نازانی لە ڕێی سینەماوە جوولەکە ئێستا من ئیسرائیل هەر شتێکەکە وەکو تاکێک ئەڵێم گوناحە ناقی خۆیانە ئەمە سینەما وای لە من کردووە سینەما مەسەلەن هونەری مۆسیقا منی فێری زمانی تر کردووە منی فێری فارسی کردووە زانی من یەکێک بووم لەوانەی کە حەزم هیچ لە فارسی نەبوو هەمیشە ئەو هینە لە دڵما بوو کە هێنێشتینەتەوەی هەیە لەلام بوو بەڵام هۆنەری مۆسیقا مەجبوری کردم فێری فارسی بووم فێری هندی بووم فێری عەرەبی بووم مەسەلەن هونەر ئەم ئیشاناکە زانی لەبەرەوە من پێم وایە بە خەڵک و بە سیستەم و بە تاک و بە سەرمایەدارەکان بە هەمویان ئەرکە لە سەریان کە نرخی هونەریان لەلابێ مەسەلەن هەمیشەوا بیر نەکەن و نان خواردنەکە پێش فیلمێکی باشە پێش گۆرانەیەکی باشە پێش شانۆگەرەیەکی باشە پێش کتێبێکی باشە هەستەکەم جمهورەکانمان زۆر گرنگە تاک زۆر گرنگە لەوە وشیار بێتەوە کە ڕێزی هونەر بگرێ و پاشانیش اینجا سیستەم و اینجا سەرمایەدارەکان و اینجا ئەوانەی کە زۆرینەی پارە لە دەستیانایە لە وڵاتە چکە لە کۆتاییە پارە کاریگەری زۆرە
بەڕاستی ئێمە بە هەمیشەوە چەند ساڵە قسە لەسەرەوەکەی کە پشگیری هوەر بکرێت بۆی کە هەنگاوی باشتر بەرنین بچینە دەرەوە کاری باشتر بمبورە ئەگەر نەت بڕم بۆ نمونەسەوە فیلمێکتان کردمایە لەمە پێش فیلمی کفن بووە نیە بینەرێکی باشتان هەبوو ئەوە هەنگاوێک بوو بۆ گۆڕینی هوەر زۆر ڕاست لە وڵات ئازانی مەسەلەن تۆ فیلمێک دەرەکەن ئێمە ئەبێ بین تەماشایکەین ئەگەر ناژین تەماشایکەینە ببین بلیتەکە بکڕی وەنیە مەسەلەن هوەرمەندێ کۆنسەرتێکەکە ئەبێ بڕۆی بلیتەکەی بکڕی لێرە ئەنووسنەڵەن خەڵکەڵێ هەنێک لە کۆمنتەکانەڵێت جا بۆ بڕۆم پارە بەم بە تیکت و پارەکەی بچێتە گیرفانیۆن و نەخێر تۆ چۆنە چیتە نانۆخانەیە نانەکڕیکە کەسێک لە پشتیۆ هیلاکە بێت ئەچیتە چوزانم ئەچیتە خستەخانەیە کەسێکی لێیشەکات هوەریش بە هەمان شێوەیە کۆمەڵە خەڵکێکی زۆر لە پشتی و ئیشەکات بۆی ئەم شتە بەرهەم بێنێت کە جێیشێکە بەڕاستی دروستکردنی فیلم جێیشێکی کاملێوێت بەڕاستی لە بچووکترینەوە تا گەورەترین لە دوای سێرەکەی بەراورد یەکەم بە فیلمێکی تر گۆرانەکەی تۆ بەراورد دەکەن بە گۆرانەیەکی وڵاتێکی تر جارێواز لە گۆرانەکەی تۆ هێنن ئەگەڕم زانن چ مۆسیقایەک هەبێن لەو نزیکە چ شتێکە بێ خێراب بیبەستنەوە بەوەی کە تۆڕ لاسایی ئەوت کردوێتەوە جارێکیان لە لای هاوڕەیەکم بووم ئەرمەنیە خانمێکە مەیکە بارسە وتی بیخەمە سەر گۆرانی خۆمان قەیناکە حەزم لە یەکەم کاجەکە بکەمتم خەیچەکە گۆرانەکەی وتم ئەم گۆرانیان بیستووە هێنان بردم سێرم کرد گۆرانی معینە وتمەوە فارسی هەیە وتی ناوتی ئێمە زۆر کۆنە گۆرانێکە فەلکلۆرە کە بۆم لێ ئەوەی فارسیەکە وتی نە ئەو بردوێتی ئێدەوتم ئێستا لای ئێمە ئەگەر بوترێتەوە ئەڵێن ئێمە لەومان بردو ینی شتەکە ئاوا ئەڕوات ینی بەس کێشەکەوێت لە لای خۆمان زیاتر خەڵکەکە ئەگەڕێ بە دوای ئەوەی کە تۆ بەراوردکە بە هوەرمەندێک کە لە دەرەوەی ئەم وڵاتایە و دنیای خزمەت گوزاری لە بەردەستایە کە بتوانێت جوانترین هوەر پێشکەشکە تۆ بۆ هیلایکە خۆت هوەرەکە بەرهەمێنیت ئەوە نابیرن بەڵام خۆی چریکە گیانەگەر تۆ زێم قسەی من هین نەبێ خراپ نەبێ خۆ بەکەم زانینە یعنی ئێستا بۆیە هەستەکەم زۆر ئیشی میدیا و ئیشی ئێمەشە ئیشی ئەو کەسانەیە کە هوەرمەندن کە بیرمەندن کە نووسەرن ئێمە ئەبێ خەڵک وشارکەینەوە مەسەلەن خەڵک ئەبێ ئەو نەخۆی بەکەم نەزانێ بێت بەراودی مۆسیقاکەی من گۆرانەکەی من فیلمەکەی تۆ بە یەکێکی تر بکە ئەگەر باسی ئاکتەرەکەن باسی فیلمەکەن هەر ئاکتەرێک لە شوێنی تۆیە شاید لە تۆ تۆزێک باشتر بتوانێ دەور ببینێ ئەویش بەو هەموو توانایەوەکە کە لە بەردەستایەتی دایرێکتەری باشی لە بەردەسایە سینەماتۆگرافەری باشی لە بەردەست پارەی باشی لە بەردەمە مەسەلەن زۆرینەی ئاکتەرەکان ئەچن مەسەلەن چەنەها کەوچیان هەیە چەنەها فەرەپیستیان هەیە بڵێ هەر مەسەلەن من لەم شەوانە تەماشای هینم کرەزانی دوێنێ شەو ئەمانە بوو تۆم هاردیە ناسم ئاکتەرێکی باشە من خۆشمە ئاکتەرێکی زۆر چاکە لە مقابلەیەکی بینی تازە پیشانی دایکم زۆر لەم شتانە هین ناکە بەڵام تراوە من جاری وایە ڕێی خۆمی پێڵم وتم دایە وتیاوتم سێریم کوڕەکە وتم سێری دەمودان و شتیکەوەمانە سێری کردو تۆم هاردی زۆر ناچڵە یان یەکێکە لە ئاکتەرە باشەکان لەوانەیە بلیەن وەرەگرێ فیلمی هەیە تاکیدم ڕەنگە 10 ملیۆن دۆلاری بۆ وەرگرت بێ مەسەن بۆ ڕۆڵێکی بەڵام چونکە ژیانی باشە و سەپۆرتەکرێ خۆ تۆم هاردیش وەکو ئاکتەرەکانی ئێمە نییە لێرە ئێمە ئەسڵەن گۆرانی بێژ و ئاکتەر و نووسەر و ئەسڵەن پرێشەرمانە خرێتە سەر پرێشەریەوەیە بێ لوتێ وابێ چاوە وابێ جلەکە وابێ جسمە وابێ یعنی چونکە ئێمە بەگشتی خۆمان بەکەمەزانین کە خۆشمان بەکەمەزانین هەموو شتێ لە چاومان نابینین کە تو هەموو شتێکیش لە چاو تابینی ئیتر تێناگەی ئیشی چریکە چەند مهمە لێرە بۆ خۆت نابۆنەوەی نەوەکانە تێناگەی ئیشی فلان هوەرمەندی تر چەند گرنگە یعنی تۆ ئەبێ ئێمە ئیش لەسەر وشارکردنەوەی تاک بکەین ئیش لەسەرەوە بکەین کە ئێمە ملیۆنەر نین کە ئێمە پارەی زۆر ناخۆی ئەسڵەن ئێمە پارە ئەین
من پارەم ماوە هەتا ئەم ڕۆژەی لێرە لەگەڵ تۆ دانیشتم بە پارەی خۆم خزمەتم کردووە بە پارەی خۆم گۆرانیم دروست کردووە بە تاقەی کە سوکارم چوار دەورم هاوڕەکانم ئیشم دروست کردو خۆ ئیشە بۆ خۆم نییە بۆ کللتورمە سبینێ 50 ساڵی تر کچێکی تریە لەوانەیە لە دوو گۆرانی من ئیسفادە بکە نەگۆکو من هەر گۆرانی بێژی پیاو هەبێ ڕیفرەنسی بۆ بکە زۆر ڕاستە زۆر کردا ئەگەر بە پێچوانەوە ئەگەر جارێکی تر ژیان بێتە بەردەستت هەڵبژێریتەوە هەر هونەرمەندی هەڵەبژێریت یاخود شتێکی تر هەیە کە بڕۆیتەوە بزانی کە ئەمە ڕێگاکەی پیا ڕۆشتویت ئەم شتانت لێ بەسەر هاتووە مهنەیەکی تر هەڵەبژێریت نا چکە ئێستا من مهنەی تریشم ئەزانی من قانونم تاو کرد بەڵێ ئازام نا ئیتر نازام لە عاقلی مەیا لە دیوەکەی ئایا پارێزەریەکە لەبەر دڵی دایکەوە کە ئەوە تەواو کرد یا خۆت ئەویش هەر خولیایەکی خۆت بوو وەڵا حەزم لێ بوو سێرکە چریکە ئەو کەسانێک کە حەزیان لە ئیشی ڕاگەیاندن و میدیا و فەنە مەحامات بەتابەتی لە بەریسانیا زۆر حەقی بەهینەوە هەیە زانی زۆر بەسەلەن تۆ بێ قسەزان بێ وریابیە بێ وشار بێ دیفاع بکەیە بێ پەیام بگەێنی وەنیە حەزم لێ بوو ڕاستی حەزم لە یاساش بوو حەزیشم لە میدیا بوو لە جۆنڕەلزم ئیتر ئەکرێ کاریگەریش بۆ بم بەوەی کە حامی و دکتۆری و ئەمانە مهمە بێ ئەوانە بیت ئەبێ لە پشتی سەریشمەوە بەڵام پێم خۆش بوو کە کردم پێشم خۆش بوو کە ئیشم تیانە کرد ئیش نەکردو ینی هیچ کاتێک پارێزەری یەک ساڵ کەمتر یەک ساڵ کەمتر لە بەشی خانوبەرە ئیشم کرد هەرچی نم کردم نامامە بۆ من بۆ تۆ نایکم لەبەرەوە بەجاری تریش بێمەوە هەرهەمانی لە جەخانەی من زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی کات زۆر زوو تێپەڕی لەگەڵ جەنابتا هیوادارم هەموو ئەو شتانی کە لە دڵتا بۆ قسەی لەسەرکەیت لەم بەرنامەیە کردی بێتت ئێمە لێرە کامێراکەمان هەیە بۆ جەنابەت ڕاستەوخۆ ئەگەر پەیامێکت هەیە بۆ کەسێک شوێنێک لایەنێک هەر شتێک ئەتەوێت پێمان خۆشەوە کامێراکەی و ڕاستەوخۆ پەیامەکەت بگەینی قوربانتان وەڵام من پێم وایە ئەوەی کە باسمان کرد هەر ئەوانەیە شتێکی تایبەتتر نییە باسی کەین جگە لە ڕێز و خۆشەویستی و مەحەبەت شتێکی ترم نییە زۆر خۆشحاڵ بووین زۆر بەخێر هاتیت هەر بمێنیت و ئیشەڵڵا زۆر چاکە بیتەوە لەم پەتایە گرتوتە گۆرانیمان گێلێ نەباشە بەس قەیناکە باش بەعوزریش گۆرانی زۆر خۆشحاڵ بووین و یاخۆ بەخێر بین دەستان خۆش بێ سپاس خۆشەویستان بە هیوای کاتێکی خۆش بۆ ئێوەش هەفتەی داهاتوو لە هەمان کاتە پێتان شادە بمەوە شەوتان شاد